بەڕێزانە بەرەی پرسیارەکان زۆر بوون و هەریەکیان وەڵامی پێویست شەڵدەگرێ بم بوورنەکە ئەمە دوا پەیوەندی بێ دایکی فاتیمە دوا پەیوەندیمانە بە ڕێزانی تر دەبێ گردنمان ئازاکەن کاتمان نەما بۆ وەرگرتنی پەیوەندی دایکی فاتیمە فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. دایکی فاتیمە زۆر بەڕێزی مامۆستا برا گەورەی ئێمەی مامۆستا بێ زەحمەت هیچ پرسیارێکم نییە بەڵام ئەتوانم ڕقەمی تو وەرگرم بۆ خوا دایکی فاتیمە خوشکە عزیزەکەم برایانی کۆنتترۆڵ و هەموو دەستگای دیمەن و ئەوانی ئەهلی مزگەوتیشن من گوێچکەی ناوم ئیتیهابی هەیە عنی نزیکی بۆ 5 ساڵ دەبێت تەنانەت ئێستا کە هاتوومە هەولێر بۆ بەرنامە بڕوا بکە لە ماڵەوە نازانم لەکوێم یعنی موبایلم نییە هەر لە ماڵی شەو موبایلم نییە چونکە وەزعی سەرسوڕانم لەگەڵ ئەوە دکتۆرە بەڕێزەکانی زۆربەی ئامۆژگاری ئەویان کردوم کە موبایل بە هیچ شێوەیە بەکارنێنم لەبەرەوە دڵنیا بە موبایلم هەبووە بەسەر سەر و سەر چاوان نەک بۆ جەناوت بۆ هەموو بەڕێزێک بەڵام زۆرم بەکارهێنا بوو تەسی لەسەر تەندروستیم دانام نیش هە بڕیارمدا هەم بەهۆی کار و کەسابەتی ڕۆژانم هەم نووسینەکانی خۆم و هەمیش بارە تەندروستیەکەم بڕوام پێ بکەم موبایل لە لای هەموو کەسێ تەنها من نیمە دەبەرەوە داوای دوعای خێری لێ دەکەین دایکی فاتیمە خوشکی عزیز و گەورەم بمبورە. زۆر بەڕێزی بە دوعا خێرمان بۆ بکە مامۆستا زۆر مەمنونم بخوا ڕۆژی هەینی دوعای خێرمان بۆ بکە و لە ئەو خەڵکەشدان تۆ داوای دوعای لێ بکە بەشکم دوعایەکێ خوای گەورە ئینشاءالله خوا ڕەحممان پێ بکە یا ربی ئامین تۆزێکیش ناساغ مامۆستا بێ زەحمەت داواتیەکەم دوعای خێرمان بۆ بکە ئینشاءالله. دایکی فاتیمە خوشکی بەڕێزم خوشفای هەموو نەخۆشی تۆش و مسلمانانیش بدا یا ربی خوا ئاواتە خێرەکانی تۆش و هەموو ئیماندارانیش بە ڕەحمەت و میهرەبانی خۆی بێنێتە جێ ئێمەش هەموو دڵین ئامین لەگەڵ مسلمانانی مزگەوتە ئینشەڵڵا دوعا بۆ تۆش و مسلمانانیش دەکەین.